کاکاروان بەخێر بێنەوە وەکو تەبێژی دەستی عەرز و عومرەی هەرێمی کوردستان باسی ئەومان بۆ بکەین دوو کاروانی عازیان گەڕاونەتەوە لە دوو ڕۆژی ڕابردوودا ئەوانە بوون کە بە فڕۆکە ڕۆشتون یاخود هەر بە وشکانی ڕۆشتبوون بەڵێ بەنای خوای گەورە میرەبان ئەوانەی کە ئێستا گەڕاونەتەوە حاجیانە بوون کە بە ڕێگەی وشکانی گەشتیان کردبوو لە هەفتەی مانگەوە و لە کاتی خۆیاندا گەڕاونەتەوە ئەوانەی کە بە ڕێگەی ئاسمانی گەشتیان کردووە لەبەر ئەو باردوخی کە لە ناوچەکەدا هەیە و داخرانی سنووری عێراق یاخود ئاسمانی عێراق بە ڕێگەی فڕۆکەخانەکە و فڕۆکەوانەکاندا ئەمە وای کردووە کە هەموو بڕیار بدرێت کە هەموو حاجیان بە ڕێگەی وشکانی بگەڕێنەوە و هەردوو شەو ئەو گەشتێک کە دەبوایە لە ڕۆژی چواردەی مانگ بە ڕێگەی ئاسمانی بگەڕێنەوە هەرێمی کوردستان ئەمانە بە ڕێگەی وشکانی پاسیان بۆ دابین کراوە بە ئەمانگی لەگەڵ دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزان مەسعود بارزانی وەزیری ئەوقاف بەڕێبەری گشتی حەج و عومرە هەموو لەسەر هێڵ بووینە تاکو ئێمە بتوانین بە زووترین کات خەڵکی خۆمان لە سعودیا بگەڕێنەوە هەرێمی کوردستان. ئەوانەی کە بە فڕۆکە گەشتیان کردبوو ئێستا بڕیارە بە ڕێگای وشکانی بگەڕێنەوە پێتان وایە لە چەند ڕۆژی داهاتوودا پرۆسەکە چەند ڕۆژی پێویستە بۆی تەواوی عاجیان خۆی بەپێی ئەو خشتەی کە دانرابوو بەپێی ئەو خشتەی کە دانرابوو دەبوایە لە ڕۆژی 20 مانگ هەموو حاجیان بگەڕێنەوە هەرێمی کوردستان بگەڕێنەوە هەرێمی کوردستان بەڵام لەبەر ئەو بارودۆخی وەکو ئاماژەم پێدا دیارە پرۆسەکە دواکەوت بڕیارە ئەگەر بەم خشتەی وەکو خۆیدا بڕواتن لە 20 مانگ هەمویان بگەڕێنە هەرێمی کوردستان خۆ پێش 20 مانگ هەمویان بگەڕێنە هەرێمی کوردستان. ئەو حاجیانێک کە بڵێم بە فڕۆکە گەشتیان کردو ئێستا لە وادەی خۆیان تۆزێ دوا ئەکەون لەوێ گوزەرانیان چۆنە پێداویستەکان تەواوی پێداویستەکانیان بۆ سپاس بەخوای گەورە ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتێکی زۆر باشی حاجیانی کردووە چ لە دابینکردنی شوێن چ لە دابینکردنی خواردن هیچ کێشێکی خواردن و مانەوەیان نییە و پاسەکان لە شاری مەکە و بۆیان دابین کراوە تا دەگەنە هەرێمی کوردستان.